لە گوندەکانی دەوروبەری داقۆقین ئەو ناوچەی جم و جۆڵی تیرۆریستانی داعشی بەڕوونی تێدا دەبینرێت. ئێرە سەرچەمی ڕۆحانەیە لە سنووری هەفتەغار. پاشماوەکانی داعش بە دووری کەمتر لە 500 مەتر لەم ناوچەیە جم و جۆڵیان هەیە. هیچ هێزێکی ئەمنیش لە ناوچەکەدا نییە. بۆیە دانیشتوانی گوندەکان پاراستنی ئەمنێتی خۆیان لە ئەستۆ گرتووە. وەڵام شەوانە ئێمە خۆمان حرەسیاتێکین لێوارۆ تا بەیانی خۆمان دامان ناوە و خەڵکەکە ینی دەور سێر بەمانی ئەم سێر باوەڕکە گەم سێربیان نوێ داعشتێ ناوایکۆ باشە وەڵی ناوایکۆ بەس لەخوا بەزیاد بێ خۆمان ئیش باشمان کرد ینی وڵین بلاجیکتۆران بۆ دەور ئاوایە داناوە و تەواوەتی ڕۆشنایە. ئێمە ئەم ساترانە خۆمان دروستمان کردووە بۆ ئەوەی حمایی خۆمان بکەین لەبەرەوە تیرۆریستانی داعش زۆر نێزیک لێمانەوە ئەو چەمەتە لەو چەمەوە بۆ عێراقە هەتا تقریبان دەور 200 مەتر دوورە لێمانەوە اینجا بۆ خۆمان دروستمان کرد ئەمانە واجبای تیاگرین شەو تا بەیانی و بەڵام بەبان ئەوەی شەوە ئیسە اینجا فێر بوون چیەکەن زەبەر نابن پێمان بێنە دیەکەمان بۆی تەخەمان لێ بکەن تێن دەغڵدانەکەمان ئەستێ هەستاین تەعاونێکی باش لە ناو لێنیان خۆماندا یعنی لەم گوندی هەفتەغار بڵین ئەوە سەوە ڕێبایەکە ئەمە لێرە ڕێبایەکی دیکەیە ئەلەوە ڕێبایەکی دیکەیە گوندی مەنسووری بە هەمان شێوە گوندی عەلیش بە هەمان شێوە یعنی ئەتوانم بڵێن بە هەوڵ و ماندووی خۆمان لە چاوەڕێی خۆمان ئەیرەمان بەجێ نێشتووە. هاوڵاتیان و گوندنشینان داوا دەکەن هێز و لایەنە کوردیەکان لە پێناو دابینکردنی ئەمنیەت و ئاسایش بۆ ناوچەکە هەرچی زووە بگەنە ڕێکەوتن تاکو دۆخی ناوچە دابڕێنراوەکە ناسایی بکرێتەوە و جارێکی تر پێشمەرگە ئەمنێتی گوندنشینان بپارێزێت. تاکو پێشمەرگە نەگەڕێتەوە ئێرە ئەم سورێنی ئێمە بە زیاتر زەرمەندەمین تێکە زۆر کراوەیە ئەمانی شاتوونە لە حەق ئەم منتقە ئێمە داواکارین وەکو گوندی هەفتەغار و گەنجان داواکەین لە حکومەت هێرێن بە تایبەتی حزبەکان یەک بگرنەوە ناکرێت لە 16 ئۆکتۆبر هەتا ئێستاکە هیچ لایەنێک نایە بە فەرمی بە تایبەتی بەس یەکێتی ماوەتەوە لەم سنوورە دیفاع دەکا لە گوندنشینان لە شارەکان هەم داواکەین بە حکومەت هێرێن بە تایبەتی یەکێتی ژمانی کوردستان بۆ گەڕانەوەی پێشمەرگە بۆ سەقامگیری ئەم گوندانە شەو ڕۆژ ئێمە سینگی خۆمان گرێتە قەلغان بۆ پاراستنی ئەم گوندانە. لێکەوتەکانی ڕێفراندۆم دۆخی کەرکووک و گوندەکانی دەوروبەری دژوار کردووە. ڕێگنەکەوتنی هێز و لایەنە کوردیەکانیش دۆخەکەی هێندەی دیکا قورس کردووە. بۆیە ئەم گوندنشینانە زیاتر لە ساڵ و نیوەکە چاوەڕوانن مژدەی ڕێکەوتنی لایەنە سیاسیە کوردیەکان و گەڕانەوەی ئەمنێت و ئاسایش بەگوێیاندا بدرێت. کارۆن محەممەد کورساد نیوز ئاوای هەفتەغار لە سنووری قەزای داقۆق.